وگرانیە بەداواکاری کاکا ڕازگەڵاڵیە پێشکەشە بە شێخدانە دوادارین بەدڵی هەموو ئازیزان و خۆشەویستان بی ئەوانە لێرە ئامادەنە چاوەکەمی یاڵا شو من بریندارم کزوا بریندار نیم او شو دو بازارم کزوا بازار نیم او شو دل بریندارم کزوا بریندار نیم هرچی دکم لو شو تارم بازار نیم بۆ بسووتێم بۆ کەسێ ئەویش ئاگادار نییە بۆ هەواڵ و پرسینم گوایە ستەمکار نییە بۆ هەواڵ و پرسینم گوایە ستەمکار نییە دەکپایەتدار بێ بژی بۆ تۆ ئەو گۆرانیە شێخدانە لێرانەیە شێخدانە لێرەیە بۆ تۆ ئەو گۆرانیە دەکپایەتدار بێ ئاراز ئەو کەسەی گەڵاڵیە جوانیان لە تۆ بردووە مانگ و ئەستێرانە هەتا دڵ لێدا بژی دام ناویە لێرانە دڵ وەک تۆ جوان نەبوون گەڕام لەو زنوێرانە کەسێ ئەگەر نەتبینێ تا مردن ماڵوێرانە مژانت وەک شمشیرە لێم دەبە و شمشیرانە زامدارم لەبەر دەستت لێم دەدەی دلێرانە دڵ و زەینت بردوومە عاشقت بوومە جۆرانە ئەمن برسی و هەژارم دەنجی تۆ لە تێرانە ژینم سەختە هەنگاوم وا بەرەوە دێرانە بە فیدای گۆشەی چاوت ئەوەی هەمە و نیمانە ئەو شەو ساچیان بۆ دەڵێم ئەو شەو ساچیان بۆ دەڵێم ئەو شەعر و کەلیمانە چون گەعدەی کاگارازم گەعدەی کاکەدانە ژیمکی خەرازی لێرە و بەندەمدانە لەگەڵ شەریکەکەی حاجی دارا و ئەوانە زۆر زۆریان بەخێر دێنم ئەو گەنج و ئەو جەوانە ئەوەی ئەو شەو لێرەیە ڕێزی ئەلێرەمانە بۆ شەماڵی شێروانی دڵێ ئەمنی وەلانە بژی کاکە شەماڵ و عەشیرەتی ئەوانە بژی کاکە شەماڵ و عەشیرەتی ئەوانە بەخێر بێ سامان لەک دڵێ ئەمنی وەلانە بەخێر هاتنی دەکەم بەخێر هاتنی دەکەم ئەو شەواتە ئێرە ئەو شەو جوانی بۆ دەڵێم ئەو شەعر و کەلیمە
كەوتومە بەر نەزەری زەرگ و دڵمی بڕیوە مخابن مەیلت ساردە سەیری ڕەنگم پەڕیوە لوتت کردوتە ئاسمان بۆچی خۆت لێدۆڕیوە هەواڵ و ئەحواڵی تۆم لە زیرانت پرسیوە پێی گوتم مەی بێخەبەر یەکێک مارەی بڕیوە ئێستاش ملوانکەکەی تۆم لە منم مەڵواسیوە ئەو شەد سەر سەعرم لەسەر جوانی یارێ نووسیوە ئەو شەو سەد شعرم لەسەر بێوەفایت نووسیوە پەشیمانم لەو ساتەی کە تۆم تیادا ناسیوە چونکە عەدەی شێخ غارازە ئەو کوڕە خێر نەدیوە شێخدانە لێرەیە ئەو بەندەم بۆ چنیوە بۆ سامان زێڕنگری نەڵێ منی نەدیوە ئەوە بۆ سامانی ئەو بەندانەم چنیوە بۆ سامان زێڕنگری ئەو بەندانەم چنیوە بۆ مکی خەرازی نەڵێ منی نەدیوە نەکەی وا بکەی نەکەی بکەی کاریوە ئەمە زیرەک بۆ تەڵێ ئەو بەندانەی نووسیوە بەدپایە دەربێ بڵند ئەوە بۆی دەڵێم بەو شیوە بڵند گەردی بەخێرێ نەڵێ منی نەدیوە لەگەڵ ئەحمەد عەلیدا و کوڕە خێر نەدیوە دکتۆر بۆ می نووسیوە عیلاجە دیداریار ناڵێم تۆ هیچ نازانی دەوایە نیگاریار دکتۆر لە بۆم بنووسە عیلاجە دیداریار ناڵێم تۆ چ نازانی دەوایە نیگاریار شەفا بەخشە بۆ دڵم دوو چاوی خوماریار چەند ڕێک و قەد و باڵای جوانە لە جەولاریار سەرمەستم بە گوڵاوی چەند شیر نەگفتاریار بە هیوام ماچێ بکەم لە لێوی شەکەرباریار هەزار غەم دەپەڕێنێ یەکوشە لە زاریار بەڵام مەوی شەرمایە هەر جەفایە کاریار شێخ نارازی گەماڵی کوڕی مەرد و بەدەمەر شێخدانە لێرەیە شێخدانە لێرەیە کوڕی ئازا وشیار دەربژی دلێر گەردی نێوی دێنم جاروبار ئەوە چاچی بۆ دەڵێم ئەوە چاچی
بۆ دەڵێم بە بەنداندا دێمە خوار بۆ مکی قەرازی بە نێواندا دێمە خوار ئەوە چاچی بۆ دەڵێم لە باتی جارێک سەد جار بۆ سامانی زێڕینگر دەگ بۆ من بێ پایەدار بۆ سامانی زێڕینگر دەگ بۆ من بێ پایەدار بۆ هەمە جۆزم دەڵێم ئاوای دەڵێم جار و بار بۆ شاخۆی گەڵاڵی ڕۆڵەی مرد و وشیار دەک پایەدار بێ سامان بە نێواندا دێمە خوار پایەدار بێ شەماڵ بۆ شەماڵ شێروانی ئاوای دەڵێم جار و بار پایەدار بێ سامان زێڕینگری بەدەمار ئافرین